ماوەیە کە پرسی ڕیفراندۆم بووەتەوە بابەتێکی گەرمی گفتوگۆی نێوان بەشێک لە لایەنەکان و ڕاگەیاندەکان، بەڵام ئەم جارە لە دۆخێکدایە کە لایەنە سیاسیەکانی هەرێم بە تایبەتی پارتی و گۆڕان بەوەی کێشەکانیانەوە ئامادە نین تا ئێستا لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دەڵێت لە ئێستادا مەکتەبی سیاسی حیزبەکەی ڕاست پێدراوە لیژنەیەک پێک بێنێت لەسەر ئەو پرسە و دواتریش لیژنەکە سەردانی لایەنەکان دەکات. دەژڵێت ئەگەر گۆڕان ئامادە بێت لەگەڵ لیژنەکەی ئەواندا دابنیشێت ئەوان سەردانیان دەکەن. ئێمە پێمان خۆشە کە هەموو لایەنەکان با بەشدار ببن لەگەڵمانە بۆ ڕیفراندۆم. ڕاستە لایەنەکان داوای بازێکیان دژی ڕەفراندۆم نین، بەڵام داواکەن بازە مەسایل لێشکە بکرێ ئەو مەسایلانە ئینسان نەتوانێت لەسەری دابنیشێ قسە بکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بەیەکەوە دابنیشین هیچ مانەیەک نییە بە دەتوان دابنیشینە مەسیمانەمان ئەمە هیچ مەرجێکمان نییە بۆ دانیشتن لەگەڵ گۆڕان عاسێ بۆ چۆتە سەرەوە نایەتە خوارەوە. بڕیارە یەکەم کۆبوونەوەی لیژنەی ڕیفراندۆمی پارتی لەگەڵ یەکێتی بێت و بڕیاریشان نێچی ڤان بارزانی جێگری سەرۆکی پارتی سەرۆکایەتی لیژنەکە بکات. بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێ ئامادە نین لەگەڵ پارتیدا کۆ ببنەوە تا پەرلەمان کاران نەکرێتەوە. هەروەها ئێستا گۆڕان و یەکێتی سەرقاڵی واژۆکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان و گۆڕانیش دەڵێ دواتر قسەیان دەبێ لەسەر پرسەکانی دیکە. ئێمە جارێ ئەم مەوزوعە مەسەلەی ئەو ڕێککەوتنە ئیشی ئەساسی ئێمە بە ئەوە تەواو بێت لەسەر مەوزوعەکانی کە قساکەی سەردان و یا سەردان نەکردن ئەوە کەوێتە دوای ئیمزاکردنی ئەم ڕێککەوتنامەیە. هەر لەسەر پرسی ڕیفراندۆم ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت ئەوان وەک یەکێتی پشگیری لە ئەنجامدانی ڕاپرسی دەکەن، بەڵام بەمەرجێک ئامادەکاری تەواوی بۆ بکرێت. کە پژگیری ڕاپرسی ئەەکەین و پژگیری ئەوەکەین کە گەلی کوردستان بتوانێت بە شێوەیەک ڕای خۆی دەربارەی مافی چارەی خۆنووسین و مانەوە لە چوارچێوەی عێراقا یاخود لە دەرەوەی عێراقا دەربڕێت. ئەم مەسەلەی زۆر گرنگە و پێویستە ئامادەکاری تەواوی بۆ بکرێت. هێنانەوەی بەرباسی پرسی ڕیفراندۆم لەلایەن بەشێک لە لایەنەکانی هەرێمەوە لە کاتێکدایە کە تا ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئامادەیی بۆ ئەنجامدانی پرۆسەکە دەرنەبڕیوە. وتەبێژی کۆمسیۆنیش دەڵێت تا ئێستا بە فەرمی لەسەر ئەو پرسە ئاگادار نەکراونەتەوە. تا زووتر ئێمە ڕابسپێرین بێگومان ئێمە پرۆسەکە زووتر دەتوانین ئەنجام دەین. بێگومان ئێمە هەموو ئیجرعاتێکی پێویست بۆ گرتنەبەری ئەو پرۆسیە دەگرین نەبەر، بەڵام ئومێد دەکەین کە وەکو جارانی پێشوو ئامادەنەبوونی کۆمیسیۆنی باڵا بۆ هیچ پرسێک نەکرێتە بیان بۆ دۆخستنی ئەو پرسەیە و پێشتر ئێمە ڕابسپێر دەین بۆی کە ئێمەش وەکو لایەنی جێبەجێکاری ئەم پرۆسەیە بە تاوی ئامادەکاری هەستین. پێشتر بازانی ڕایگەیاند پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەمریکا کە مانگی 11 ئەم ساڵ بەڕێوە دەچێت ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی لە هەرێم ئەنجام دەدەن. هێرشقادر NRT هەولێر.